بینەرانی عزیز لارکوێکن سڵاوی ئەمەتان لێ بۆم کاتتان باش ئێواری سلێمانیتان پێشکەشەکان بە میوانداری کەسایەتێکی شاری سلێمانی ئەویش مامۆستا محەممەد باقی سعیدە کە بە ڕێزیان ناسران بۆ مامۆستا باقی کە مامۆستایەکی دێرینی شاری سلێمانیە خزمەتێکی زۆری کردو بەم شارە ئەمڕۆ لای ئێمە میوانە مامۆستاگیانم کاتەوە باش ئەم کاتەی جەنابیشتان باش و زۆر سپاستان دەکەم بۆ ئەو میوانداریەی کاتن و ئەرکتان کێشاوە زیارەتتان کردوین و من سپاسی ستافەکەشتان ئەەکەم و تەلەڤیزیۆنی سلێمانی ئەەکەم بۆ ئەو میوانداریە و ئەو پەیوەندیە کە لەگەڵما ئەیکەن و ئەو قسانێکە لەگەڵما ئەیکەن و منیش وەرامتان ئەدەمەوە بە پێی پێویست. زۆر سپاس مامۆستاگیان. مامۆستا پێش پرۆگرام باسی ئەومان کرد کە تۆ ماوەیەکی زۆرە لە ئەوروپاژی ساڵانەکەیتەوە بۆ کوردستان و بە تایبەت لە سلێمانیە. پێم خۆشە بزانم ئەو گۆڕانکاریانی کە لە ناو شارە ئەیبینی ئەو گۆڕانکاریانی کە لە شاری سلێمانیە ئەیبینی چییە؟ سلێمانی ئەوسا سلێمانی ئێستا ئەو جیاوازیانە چییە کە تۆ ئەیبینیت بە حکمی تۆ تەمەنێکت بەڕێ کردووە لەم شارەیە کۆمەڵێن نەوەت پێگەیانوە بزانم ئەو جیاوازیانە چین کە تۆ ئەیان بینیت؟ شاری سلێمانی ئەوەی کە لە بیرم بێ من لە ساڵی 1935 لە گەڕێکی گۆیژە چابنکەران لە ماڵی مەلاقادرا لەدایک بووم. لەو ساتەوە کە بیرم کردوتەوە سلێمانی شارێکی بچووک بۆ وەکو ئیستە نەبووە و من سنووری شاری سلێمانی زۆر باش ئەزانمەوە بە هیواشم سنوورەکەی بە جوانی بکێشم لە ساڵی چلەکانە. ساڵی چلەکانە زۆر بچکۆلە بوو. سلێمانی لە دوای ئەوە وردە بەرەو پێشەوە ئەڕۆی و زیادی ئەکرد ئەو زیادە لەسەر خۆ بوو هەتا ساڵەکانی نزیک 60 نزیک 60 وردە سلێمانی پەرەی سند و زیادی کرد و فراوانتر بوو. بەڵام هەنگاوی سەرەکی سلێمانی کەنای دوای ڕاپەڕینی 91 بوو بە تایبەتی کە حکوومەتی هەرێمی کوردستان دامەزرا سلێمانی وەکو یەکێک بازدانێک و برەوێکی زیادی پێدرا. سلێمانی زۆر گەورە بوو کە ئیستا لەواتوانم بڵێم ئەوەنگەی شاری سلێمانی جاران فراوان بووە بە تایبەتی کە دەستیان کرد بە دابەشکردنی زەوی و پارچە زەوی لە سلێمانیە و ئیفرازی ئەو زەوی و زاری دەوری سلێمانیان کرد. سلێمانی بە تەواوی بەرەی سند. مامۆستا ئەم گۆڕانکاریانە هەز ناکەی سلێمانی مەسەلەن زیاتر پێویستی بە خزمەتی زیاترە ئەوەی کات جێگەی تێبینیە کە وەختێ سلێمانی لەو ڕۆژەوەی کە دروست کراوە بە پێی بۆچوونی من و ئەو تێبینانەی هەمە لەسەر شاری سلێمانی و دیزاینی شاری سلێمانی لەو ڕۆژەوەی کە دروست کراوە بە دیزاینێکی و پرۆگرامێکی لێکۆڵ وردکراوە و لێکۆڵینەوە نەکراوە لەسەر بنەمایەکی پرۆگرامێکی وردکراوە دروست نەکراوە. هەر لە خۆی بڵین شاری سلێمانی کە وەڵکەڕەت دروست کرا براین پاشا دروستی کرد هاتن شاری سلێمانیان دروست کرد. زۆر جار باز دەکرێت کە هاتن کانەما ئەم ئەندازیار و بەو جۆرەوە لێکراوالەکە وا نەبووە. یعنی وەکو شتێ هەر کەس زۆر لە ماڵەکان بە ئارەزووی خۆیان دروستیان کردۆ دابەشیان کردۆ لەوانەیە تا ڕادەیەکی کەم بڵێن زەمانی بابانەکان دەستکاریان کردوێتە تۆ لەوێ بەو لەوێ بە بڵین شێخان لە دەوری مزگەوتی گەورە کۆبوونەوە. بابانەکان لە خواری لای شەقامی بڵێن مەولەوی لای پردەکەوە لێوە بابانەکان کۆبوونەوە. بەگەکانیش سەر و مزگەوتی گەورە کە ئیستا بڕین شەقامەکەی بەرەو ژوورە ڕوا میوە فرۆشی تیا لەوێ بەگەکانیش ئەوانی ناوداریش بوون و بووە بوونۆک و حەمەی ڕەحمان ئاغا و تۆفی قەزازان لە ڕۆژهەڵاتی سلێمانی. مەسیحیەکانیش لە ڕۆژهەڵات و خواروی سلێمانی لە سنووری سلێمانیە نیشتە جێبوون. بۆ جوولەکەکانیش
کیلۆمەترێ زیاتر لە خوار مزگەوتێکەوە پیانەوە مزگەوتی پیسکەنی جوولەکان دروستکرا لەو شوێنەی کە ئاوەڕۆی هەموو شاری سلێمانی بە ناوی ئاڕۆی جوولەکانی کردبوو بە دوو بەشەوە بەشی ڕۆژهەڵات و بەشی ڕۆژئاوە ئەم دیزاینە جاری وا هەبوو چەند ماڵێک خانوویان دروست کردبوو ڕێگەی ئەوەیان نەبوو بە کۆڵانێکا بڕۆن لە بەرۆ نیزاعێ لە بینانە پیا بوو کە هەریەکەی تۆزێ لە زەویەکەی واز لێ بێنە و ڕێگەیە بکەنەوە بۆ دەرچوونی ماڵەکان زۆرڵێ ئەو ڕێگەیە گیراوە زۆر ئەو خانوانە ئێستا ژماوە لە سەرکارێ زوبرایم پاشاگەر هەڵە نەبم ئەزان کۆڵانەکە گیراوە ینی ئەمە هەر ئەو سەردەمەیە هەر لە ئەوڵەوە شاری سلێمانی بە دیزاینێکی وردی بە پرۆگرامێکی وردکراوە دروست نەکراوە بەداخەوە بۆ و بەردەوامی شار وا بووە ئەنجا لەم ئاخرێشا کە سلێمانی پەرەی سنت دیزاینەکەش هەر لە ئاستی هینانە بووە ئەم ئاخرێش ئەو دیزاینێکی ئێستا بۆی ئەکرێ ئیستا لە ئاستی سلێمانیان نەبوو ئەبووایە بڵین شارەوانی سلێمانی پیاوی شارەزا کارمەندی شارەزا و دنیا دیدا یاخود لە ئەوروپاوە بێنێ دیزاینێکی ئەو تۆ بکە پێش ئەوەی فراوان بێ سلێمانی و فراوانی بکە و گەڕێک دروستکە شاری سلێمانی ئەبوایە نەخشەیەکیان بۆ پێشایە نەخشەی جادە نەخشەی قوتابخانە نەخشەی شوێنی کۆمەڵایەتی مزگەوت شوێنی پۆلیس و شۆنی پۆست و شۆنی ئەم خەدەمە بڵین خزمەت گوزاریانە دروستکە بەڵام بەداخەوە هیچی نەکراوە ئیستا لەوانەیە 20 ساڵ لەمەوە پێش گەڕێکە دروست کراوە لە کۆڵانەکانە سیارە دەرناچێ بەڵام ئەوە شاری سلێمانیە لەبەر ئەوە ئیستەش لەمەودا خەریکە بەڵام لەم دواییە لەبەر ئەوەی توانای حکوومەتی هەرێمی کوردستان زیایی کرد پارە کەوتە دەستی هەنێ دەوڵەمەند ئیستا دروستەکرێ ئەمە گۆندی ئەڵمانیە ئەمە شوێنەکانی ترە ئەمە بڵێن قەیوانە ئەمە فڵان شوێنە دروستەکرێ دیزاینەکەی تا ڕادەیەکی زۆر خزمەتی شارەکە ئاکات و جادەشتی وایە بەڵام خۆزگەل لە ناو سلێمانیەوە بۆ ئەو شوێنانش هەروەکو جاران بێ ئێستا یانەوێت جادەیە دروستکەن 100 مەتری گەورەترین تەگەرێ و کێشەیە بۆ شاری سلێمانی چۆن بی بە بەردەم خزمەتێکی زۆر ئەکا بە شار ئەگەری شەڵا ئەو پرۆژێتەوە بێ مامۆستا با لە کاتی خۆیان بمێنینەوە لەو سەردەمە کۆنا پێم خۆشە باسی ئەوە تر کە شاری سلێمانی دروست کراوە هەر کەسێک لەوانە کۆمەڵی شوێنیان گرتو و کردویانە بە ناوی خۆیانەوە یاخود کراوە بە ناوی ئەو شوێنەوە باسی گەڕەکەکانە بەوکە کە دوای گەڕەکەکان دروست کراوە چەند گەڕەک هەبووە لە سەردەمی تۆیە بۆ نمونە سابوونکەران بۆ مەڵکەنی تۆ خۆ لە چ گەڕەکەکە گەورە بوو لە گەڕێکی گۆژا من لە گەڕێکی گۆژا لە دایک بووم لە گەڕێکی گۆژەش بووم ئیستا گەڕێکی گۆژە لە جادەی بڵین ئۆرزدیەوە جادەی گۆرانەوە ئەڕۆیە تا سەرەوە ئەم لە گۆیژەیە دەسێ ڕاست دەسە چەپ حاجیحان و مەڵکەنیە ئەنجا ئەڕۆیتەوە بەرەو سەرکارێز و ئەوانە ئێستا هەر میسان فراوان بووە تا سەرکارێز ئەڕۆی دیەی بۆ جادەی نالی لە جادەی نالیەوەی بۆ ئەسحابەس بیەیتەوە بۆ بەدەگی سەرا ئەمە هەمووی گەڕێکی گۆژەیە تەنیشتی گەڕێکی دەرگەزیێدە بەرەو بەرخانە قاو ئەو شوێنانەوە تا خوارەوە هەمووی ئیستا جادەیەک هەیە کەوا تایی لێفرۆشن ئەوە دواسنووری شاری سلێمانی بوو ئیتر خوار ئەو هەمووی باخ و باخات و مەولانە و توور و گوێزەر و ئەمشانیان لێ ئەڕوان شاری سلێمانی سەوزەواتی و میوە زۆر جار احتیمادیانەکە دەسەر ئەوێ ئێستا بۆ بە ناوجەرگەی شارەوێ مامۆستا ئێستا ناوجەرگەی شارە ئەنجا لەو لاوە سەرشەقام بوو سەرشەقام بوو ئەنجا بەشی ئەو لاوەشی کانێسکان دەستی پێکرد کانێسکانیش لەو جادەی سالمەوە کە ئاڕۆی و لە دوایی باخچەی گشتیەوە بەرەو ژوور هەتا سەرەوە کانێسکانیان پێوت کانێسکانیش بە ناوی ئەو کانیەوەیە
کە کۆن کانی ئاسکان بووە دوور بووە لە شاری سلێمانی ماوەیەکی کەم دوور بووە ئاسکوشتی و ئاوی لێ خواردووە بەو گەڕەکە نانراوە گەڕێکی گۆژەش بە ناوی شاخی گۆژەوە گۆژە نانرا ئەنجا لە دوایەوە گەڕەکی مەڵکەندی دێ گەڕێکی مەڵکەندیژەوە گەڕێک نەبوو دەیەک بووە کاتی خۆی کە برایم پاشا هاتووە سەیری ئەم شوێنەی کردووە ئاو و کانیا و کاریزی زۆر بە ئاوەدان بووە ئەو خێزانانەی کە تیا ژیاون ئەوانیش لە دوایە بوون بە بەشێ لە شاری سلێمانی نانراوە گەڕێکی مەڵکەنی دوێنێ شەو لە سیتەک لەگەڵ خانەوادەیەکی مەڵکەنی باسییان بۆ کردم کەوا چۆن ئەوەڵ کەڕەت ژیاون لەسەر شوێ چەند شتێک ژیانیان بەسەر بردووە مەڕوو ماڵاتیانە بووە دووەمیش بەفرە چاڵە بەفریانە بوو لە پێشەوەی کە ئەڕۆیت سەرکەوی بەم لایان بەو لا کەڕۆیتە ناو هینی گۆیژەوە ئەڕۆی لەوێ چاڵە بەفرە بوو من زۆر جار چوون چاڵە بەفرەکان هەڵیان کەن بوو زۆر بە گەورەی بە قەرام ژوورە کە بەفر ئاباریە فەرکیان تێکرد دەوریشی کا بەکە دایانە پۆشی ئەنجاز بەفرەکەش کە ئەیان پستەوە لە سەروێ کایان دانا و گڵیان پێ ئەکرد و کە وەختی هاوی نەهات ئاهاتن بە مشاری گەورە و ئەم لاولا ئەبوو بە سەهۆڵ کاتە وەکو ساوەڵی لێ هات ئەنجا بە وڵاخ بە یەسێر بە وڵاغ بە ئەسە بیان بەکەر ئەیانێنا بۆ شاری سلێمانی و ئەیان فرۆشت و لیان ئەکرێن و شەربەتی پێ دروزەغا و ماڵانیش هەر یەکەی بەشێکی ئەکری و ئێوارەیان کردە ئاوە فێنەگەونە بە دۆوە بڵێ یانەیان کرد بە شەربەت بەو جۆرە ئیشی دووەمیش سێهەمیشان کانە بەردەکان هەبوو لەسەر و ئەم جادەی بڵێن جادێت سەرەکی کە ئەڕوات بۆ سەرەوە لەوێ کانە بەردێکی لێبوو تەمان دوو سێخ خانەوادەی مەڵکەنی هەبوون ئەو خانەوادانە وەکو حاجەمین و حاجی ئەحمەدی مەڵکەنجی ئەمانە سەرۆکی کارەکە بوون وڵاخیان هەبوو کە وڵاخیان بوو لە ماڵیان بەستەوە و لێوە ئەچوون بەردیان هێنا لە لای چایخانەیەک هەیە شاسواری پێڵێن ئیسە لە مەڵکەنی هەرماوە لەمە نزیک قوتابخانەی مەڵکەنیە لەوێ بەردەکانیان ئەگەر هەیەکێ بیویستایە بەر یەکسەر بۆیانە بر بۆی بینای پێ دروستکە ئەو بەردە بۆرە بوو وەکو ئێستا بینای تەوار هەیە بەردەکانی لەوە چوو کە لەسەر دیزایانی کۆن دروست دیزایانی کۆن بەردەکانیان لەوێ ئەبرد بۆ ئەو شوێنی ئیشە یاخود ئەگەر زیایانە بواە هەر لەو ناوە کۆمەڵ کۆمەڵدایەنەنان ئیتر حاجێمین و ئەو خێزانانە هاتنەوە تەقدیریانە کرد ئەمە ئەوەنەیە و باعی ئەوەنەیە یەکێ لێیە کڕید مەڵکەنی بەوە ئەژیە باشە مامۆستا پێم خۆشە باسی پیشەکان بکەیە و پیشانی کە لە ناو شاری سلێمانیە کراون تا چەند ئەوسا ئەو پیشانە ماون و هەمیشە باز دەوەش کراوە کە مەسەلەن ناو نازنا و بۆنەی پیشەکانەوە کرا بۆ نە فڵانە کەسی قەساب بووە فڵانە کەس سابوونی دروست کردە فڵانە کەس مەسەلەن ئیشێکی کردو بە ناوی پیشەکەیەوە ناسراوە ئەمە بۆچی ئەگەڕێنێت بۆی ئەو کاتە شار مەسەلەن بچووک بۆ پیشەکانیش کەم بوون و بۆچی ئەیگەڕێنێتەوە لە ئێستا ئەو پیشانە ماون یا ئەو کەسانی کە ئەو پیشانەیان کردووە ماون ئەگەرەوەنی ئاگادار بیت کاتێ کە سلێمانی دروست کرا دەرایم برایم پاشاوە بە دڵی بۆ ناوە خەڵکەکەی قەڵاچوالان هەسڵن کە قەڵاچوالان کەیان و پایتەخت بۆ بڕۆ بیبینە هەمووی دووخانی کۆن نابینیت کە خەڵگەڵێ پایتەخت بووە خۆیان ڕەوەند بوون بابانەکان ڕەوەند بوون یعنی سابت نەبوون لە شوێنەکە ئێمە ینی زۆر لە مێژوو نووسەکانمانەکەونە هەڵەیەکەوە وازان کەچی زۆری ئەم کووردە ڕەوەند بووە یعنی ئەم عەشیرەتانە چوون بۆ ئەو دیو بۆ بڵین لە هاوی ناچوون بۆ سەرەوە و لە زستانە هاتوونەتەوە بەرەو خوار وەکو عەشیرەتی جاف و ئەو هەموو عەشیرەتەکانی تر وەکو میرا و دەلی لە پشدەرە هەروەها بابانەکانیشە لەو شێوا بوو لەبەرەوە کە یەکیان سێتە قەڵاچوالان
ئەرێکوە ئاساری شارە بینی ئاساری شتێگە بینی هەمووی کۆمەڵە ماڵێکی پچکۆلی ڕووخاوەکو دەیەک کە هاتنە سلێمانی تەوان دروستیان کرد لە پێشەوە سەرایان دروست کرد مزگەوتی گەورەیان دروست کرد ئەنجا شوێنێکیان دروست کرد بۆ ئەوەی ئەو چەکدارانەی کەواهینی بابانیەکانن لە بۆکو دەبۆکە نایەنە دەبۆکە عوسمانیەکانیش هەر بەکاریان هێنا ئەنجا لە دەوری ئەوێ دەستیان کرد بە دروستکردنی خانوو هەر کۆمەڵی خانوویەک تەمان بە پێی توانای ئەو کەسانە خانوویان دروست کرد خەڵکی ڕەژانە سلێمانی لە جۆوە هاتن لە سنەوە بە زۆری هاتن وەستا ئاهات وەست لە کرماشانەوە بەکەمتری لە بانەوە لە هەڵەبجەوە لە قەراخەوە لە شوێنانی ترەوە لە مووسڵەوە لە کەرکووکەوە هاتن کە سەیریان کرد شارەکە بەرەو فراوان بوون و بەرەو پێشەوە ئەڕوا لەبەرەوە هەرێکی هات ئەوی کە پیشەیەکی هەبوو ها لە شارە دەستی کرد بە پیشەکەی خۆی بڵێن ئەمە ئاسنگەر بوو ئەوە دارتاش بوو ئەوە قەساب بوو ئەم لاولا ئیتر بەپێی گەورەی شار پیشەش فراوانە بێ و فرەژە بێ ناوەکانی بەتاکید ئەوەی لە سلێمانیا کە باو بوو ئاسنگەری بوو ئاسنگەریش تەبان ئێوە ژوازان بینی وتانە جاران وەکو ئێرە موشە دەمەیانە بوو موشە دەمە بڵێ هاوە بە هین دروستیان بە مەشکە دروستیانە کرد و وایە کرد هەوا هاتە دەرەوە ئەچوو بۆ ئەو خەڵوزەی وەکو کوورە دروستیان کرد بوو ئاسنەکەی پێکرد و ئاسنەکە ناتوێتەوە گەرمە بوو نەرمە بوو نەرمە بوو بە دوو کەس لێیانەوە بەو جۆرە ئەو شتێک کە پێویستی شارەکە بووایە هی ڕۆژانەی خەڵکی ئەمان دابینیانە کرد بۆکو پاچ و خاکە ناز و بێڵ و جەقۆ و بڵین ئیتر ئەو شتانەی کە پێویست بوو لە ماڵا بەکار سێ کوچکە و کەوا بڵین چێشتیان لێنە ئێستا پێڵەن سێپاویان سێ کوچکەشیان پێ ڕاستەکەی لە ژێرەوە ئاگریان کرد ئیتر ئەمانیان دروستەکرد ئەنجا قەسابیشە بوو تەبەر خەڵک پێویستی بە گۆشتە بوو حیوانیان سەر ئەبری ئەوەڵ خسابخانە لە کانی دۆمان بوو ئیستاوازان نزیک فامیلی مۆڵە شوێت چاڵاییەک بوو کارێزێکی لێ بوو قسابخانەکە لەوێ بوو ئەنجا بڵێن خەڵکی وڵاخیان هەبوو ئەم وڵاخانە پێویستیان بە زین بوو پێویستیان بە قایش و ئەم لاولاو بوو پێی بەستنەوە و یاخود زنجیر بەم نەبلە لەبەر ئەوە ئەنجا هین پیا بوو دەباخچێتی پیا بوو دەباخانە ئەوەڵکەڕەت لە لای قۆرێشکا بوو سەرچنار لە سەوڵەکە و ئەو ناوە لە لای سەوڵەکەەوە لەو ناوە بوو لە دوایە هاتە وڵوبە گەڕێکی خەبات ئەو پیشەیە چییە مامۆساوە وڵاتە سرە بڕا مەڕێ سرە بڕا گوێلگێ سەر بڕا گایەک مانگایە سەر بڕا خۆشیانە کرد خۆیان پێوە کرد وشکیانە کردەوە مادێکیان تێکڵاوە کرد ئەنجا نەرمیانە کردەوە کلاشیان پێ دروزە کرد تێگەشتی قایشیان پێ دروزە کرد زینیان پێ دروکا بوو زین دروش پێیا بوو وەنیە ئەنجا بۆ خانوەکان پێویستیان بۆ بوو کەوا پەنجەرە و دەرگا و ئەم لاولا بێ دارتاشی زۆر ئێستا زۆری دارتاشەکان خەڵکی سنە بوون ماڵی بەدیع دارتاش باپیریان خەڵکی سنە بوو هاتووە لەگەڵ هەمەسایی دارتاش و ئەوانەوە تا من باپیریشی بیرمیە مۆستا حەسەن و پیاوێکی کەڵەگەتی زل بوو لە خۆ بوو دارتاشیانە کرد دارتاشی دارانیش چۆن بوو ئەم ئامێرانی کە ئەم ڕۆهێن نەبوو برینۆک و چۆنەڵی تۆپێک ئاوا تا ئەیتەقێنی دووسێ شتیانە کرد بە دارێکەوە ئەو دارە بڵین ئەیان بڕی کوردستان خۆی بوو ئەنجام شارێکی درێژیان هێنا درێژ بوو شارەکە وەکو تیرروکەوان وا بوو یەکێ لەو سەرەوە ڕایشە ئەمیش لەو سەرەوە ڕایشە گوردەوەدا تا دارەکەیان هین نەکرد ئەبڕی و ئەتاشی و دارداشی بە شێوەیەکی زۆر سادەیانە بەڵام ئۆستاکان زۆری لە سنەوە هاتبوون
پێشکەوتوتر بوو لە سلێمانی. باسێکی ئەوەت کرد کە زۆرێک لە وەسانە لە سنەوە هاتوون. من خۆم سنەم بینیوە، سنە زۆر خۆشە، زۆر شێوەی لە سلێمانیە چێ و زۆر کولتورمان لەیەک ئەچێت. تۆ بڵی ئەوە نەبێ کە ئەو کولتوریان گواستۆتەوە بۆ ئێرە؟ ڕاز وایی بوو، ڕاست بەڵێ زۆری مەسیحەکان لە سنەوە هاتبوون، لە سنەوە هاتبوون. هەروەها وەستاکانیش زۆری دارتاشەکانی سلێمانی من لە بیرمە خەڵکی سنە بوون هاتبوون. لەبەرەوە لە سنەها تومە شارێکی کۆن بووە لە ئێرانە و شارێکی کوردی زۆر بەناوبانگە وەکو مەهابادیش لەوێ ئەوەستاکان لە سنەوە هاتوون، ئیشیان کردووە و بیناییان کردووە. زۆری بیناکان وەستا سنەیەکان دروستیان کردووە و زۆری ئەو بەنایانش کە ئیشیان کردووە لە سلێمانیە هەمووی سەرچاوی باو باپیریان لە شارێک لە شارەکانی ئێرانی شەوە هات. چونکە سنە هەر لە ڕووی تەلارسازیشەوە زۆر دەوڵەمەندە و ئەو شوێنانیان زۆر ماوەڵێ زۆر بینایوە کێڵە بینیوە. هەر بیناکانیان ئەوەی حوزەکەی تایە لە ناوەڕاستاوە، یعنی لە ڕووی بیناسازیە و زۆر دەوڵەمەنن. مامۆستا بەداخەوە بۆ ئێستا ینی ئێوە وەکو ئەو کەسایەتیانە مەسەلەن شتێکتان نییە، پامێکتان نییە کە ئەم بینا کۆنانن ئەوەنە نەڕوخێنرێ بکرێ بە گەراج، بکرێ بە بینای بەرز، ینی پێویستە کە ئەم بینایانە بمێنێتەوە. مەسەن من چۆن پێم خۆشە بچم بۆ سنە شوێنە کولتوری و کۆنەکانیان ببینم، خەڵکی تریژ و خۆمان بە هەمان شێوە پێمان خۆشە کە ئەو شوێنانە بمێنێتەوە. ئێوە هیچتان نەکردو بۆ ئەوەی کە ئەم بینایانە ئەم شتە جوانانە بمێنێتەوە؟ خەڵکی هەن، بەڵام ئێمە پاریش هەمیسا چوینەوە بۆ جوولەکان. باشە. و هەروەها جارێکی تر پیا چوینەوە بەوەی کە چەند ساڵێ لەمەوە پێش چوین بۆ جوولەکان راپۆرتێکمان لەسەری ئامادەکرا میسان من یەکێ لەوانە تقریبا 5 دقیقە زیاتر داوام لە حکوومەتی هەرێمی کوردستان کرد، داوام لە کاربەدەستان کرد کە ئەو بینانە ئێستا ماونەتەوە ئەلە لە خەڵ بیکەنەوە، نوێژەنی کەنەوە، ئەتوانن بیەن بکرێت، ئەتوانن بیکن بە چێشخانەیەک، ئەتوانن خەڵک بیبینێ، لەوانەیە چەند کەسێکی لەسەرەوە بژی دوۆش بیانەکەش ئەمێنێتەوە بە جوانی. چوومە بینایەکەوە لە جوولەکان بەڕاستی بوو بە مەراقێ لە دڵما. تەماشان کرد چییە؟ ئەو نەقشە جوانانە، ئەو سەر پەنجەرە جوانانە، ئەو پەنجەرانە، ئەو دیوارانە، ئەو گەجکاریە جوانە ماوەتەوە. بەڵام خوارەوە حەوشەکەی بە دراژەی ئەومە بەرز هەرچی خۆڵ و خاشاکی ئەو گەڕەکەی تیاکۆ بۆتەوە. دەمن پێشنیاریەوە بکرد ئەم بینایە بۆچی ناکەن بە شوێنێک وەکو کافیتارێ، شوێنێکی کەلتوری، شوێنێکی مۆزەخانەیەک بیکەنەوە. دووە بینایەکیان هەیە لە جوولەکان، بیناکە لە ناوەڕاستا بوو، میوانخانەیان بوو، شەوتیایە ئەیان خواردەوە. تەوانا خواردنەوە بۆ ئەوان ڕێگەی پێدرا بوو بۆ جوولەکەکان، میوانێکیش با لەوێ ئەنووست، ئەنجا کۆبوونەوەشیانە لەوێ بوو. ئێستا بیناکە ماوە بۆ نایکەنەوە، بۆ ئیسفادەی لێ ناکەن. چوومە هەردوو کەنیسەکە دیزاینەکانی بڵاو کردوێتەوە لە فەیسبووک ئێستا هەیە. ئێمە تەقسیریمان نەکردو. دووەم خەڵکی تریشەیە وەکو کاک عەبدوڕەقیب یوسف برادەرمە چەند جار بەیەکەوە قسەمان کردووە، شێرزاد شانێل و جەماعەتی ئەوانی شەرعی کاک شێرزاد جێپەنجەی دیارە. کاک شێرزاد زۆر ئیش ئەکا لەسەر شاری سلێمانی و من زۆربەی کات لە پەیجی وێنە کۆنەکانی سلێمانی یاخۆ لە پەیجی شاری سلێمانی ئەیبینم کە چاوپێکەوتن لەگەڵ کەسە بەتەمەنەکانە ئەکا لەو کەسانی کە خەڵکی شاری دەجار زیاتر مقابلەم کردووە. دووەم گەڕەکەکانی سلێمانی بە تایبەتی گاوران، جوولەکان، سابوونکەران 4 حەڵقەیە کە سابوونکەرانانی گەڕێکی گاوران، ماڵەکانیان، جوولەکان دووجار. ئەنجا سنووری شاری سلێمانی من زۆرترینی شەکانم لەگەڵ کردووە. وایە ڕاستەکەی دەستان خۆشە. مامۆستا باسی تەلارسازی ئەو شتانەمان کرد، باسی پیشەکانمان کرد، پێم خۆشە باسێکی جلوبەرگی ئەو سەردەمەمان بۆ بکەی، بزانین خەڵک مەسەلەن چیان لەبەر کردووە، مەسەلەن جلوبەرگی سلێمانی دوو زۆر بووە. بڕین پیاوەکانی شاری سلێمانی زۆرترینی کاسبکار و ئیشی ئەوانەی کەوا قوڕ و ینی زەحمەتی نەبووە کەوا سەڵتەیان لەبەر کردووە.
بڵین فلان کەس پیانێت و فلانی سەڵتە لە ناو قەیسەریەکانە بڵین تەختەیەکیان دانابوو تقریبا مەتر و نیوێ بە مەترێ کەوایان لەسەر درو هی پیاوانە لەگەڵ سەڵتەها لە بەریانەکردنجا بە فەقیانەی سپی ئەیان بەستەوە ئەجا طبعاً کە کەواکە ئەکرایەوە کراسێکی سپیشی لە بەرابوو لە خواریشەوە دەرپێ بەست وەکو شەرواڵ لە پیانابوو بەو جۆرە ئەجا کەوشیش کە بە چەرم دروست کرابوو پێشەکەی ئاوە بەرز بوو بووەوە یان کلاشی دووەمیان لەبەرەکرد ئەو جلانیان لەبەرکرد مناڵیش بە شکلی گەورەکان هەر عینیشت سەر و بەستیانە بەست کەوا چاکتیان لەبەرەکردن بۆ جەژنانیش کەوای تاقەیان بۆ ئەکردن دەوڵەمەندەکان ناڵێن هەژارەکانیش زۆرترینیان هەر شەرواڵ و ملاخانیان لەبەرەکردن مناڵ یان سەڵتە و کەوایان بۆ مناڵەکانە کرد و سەریشیان بڕین منیان ئەبەست و لەو کاتا کاکۆڵیشین بوو باو بوو کاکۆڵ نەبیستە چی بۆ ئەو مامەساوە چیە شتە کاکۆڵ بڵین کڵاوێکی لەسەرەکرد مناڵەکە قژی زۆر بووە هات بە دەوری هینەکە کڵاوەکە ئەوە بەدوو بۆ لول بوو ئەو تۆزە مووە پیانە و کاکۆڵ ئەجا چەبان ئەی بۆ جلی ئافرەتان ئێستا ئەجا کاکۆڵ پیانە و کاکۆڵ زێڕین جا ئافرەتی ئەو تۆ هەبوو خەیاڵێکری و خۆزگا مناڵێکی کاکۆڵ زێڕینمە بوو تێگەشتی خەویان پێوە بینی من ئەوەم نەبیستۆتە ئەجا جلی ژنانەش ئەماڵ ئێستا من سلێمانەی ئەسڵم بەجلەکان هەرچەندێ ماڵمان کوردین فەرقی سلێمانی هەر شوێنێکی تر نییە بەس بەهینی ئەوسا بۆی دووریوم بە دەستخۆشیەوە خەیاتەکەم ئەوسا ئەمە لەبەرکراوایە کەوا و هێلک و کراس ئاجا بۆت باسەکە بۆم باسکە طبعاً بزانم ئێوەمان تەواو نەکری پیاوە باشە ئەنجا ئەوانەشی ئەهلی لادیە بوون بەڵێ ئەهلی لادیە بوون زۆرترینی شەرواڵ ڕامچۆخەیان لەبەرا بوو ڕانچۆخ ئێستا زۆر لەبەرەکرێ بۆچی بۆ لادێ و بۆ ئیش و کار و بۆ ناو دەوەن و درک و ئەملاولا کەوا زۆر مناسیب نەبوو ئەوەکو بڵێن سوک سۆڵتر بوو ئیشی پێوەکرا لەبەرەوە ئەنجا تەمان لە وڵاتی خۆشمانە ئامێری جۆڵایی زۆر بوو بە تایبەتی لە هەورامان لە پشدەر ئەنجا ئەو بڵین ئەیان ڕست ئەو یان مەرەز یان خوریان ئەڕست ئەنجا ئەیان کرد بە شاڵ جۆڵاکان وتوێکیانە ئەوە پارچە پارچەیانە کرد دیار بوو ئەنجا تەوان خەیاتەکانی شاری سلێمانیش کەوایی تر بەوە برەوی هەبوو خەیات ئیش و کاری ئەیان کرد بە ڕامچۆخە بۆیە ئەنجا لەو ئاخرێشە تەمان قوماشات فاسۆنیان پێوت لە لەندەنەوە هات یاخوش کارگەیەکە بوو لە بەغا پیانۆ فەتاح پاشا پیاوێکی کوردی هەولێری بوو لە بەغا گەورەترین کارگەی قوماشی دروست کرد و بەتانێش ئەو بەتانێ کۆنانە لە بازە ماڵێکە ماوە ئەوە هینە تۆزێ زبرە و قاوەیە ئەوە هینی فەتاح پاشایە ئیتر لەم ئاخریا ئەوە شەر نەما ئەنجا فاسۆن لە لەندەنەوە هات و لەم ئاخریا لە ڕۆمانیا و هندستان و ئەملاولا تێکەڵاو بووە ئەو قوماشەشە هادیان کرد بە دوو شێوە جل ستارخانی و مراخانی ستارخانی ئەوە بوو کە ئاوا بە قۆبچە ئاوا داخرا هەتا خوارەوە ئەردوو گیرفانی هەبوو لە جوانێ و پێشەیە کرایەوە شتێکی زۆر جوان بوو کە گەنجێ لەبەرێ کرد هەر لە خۆیە هات ئەمە پیانە و ستارخانی مراخانیش یەکسەری بوو یەکسەری و قۆچەی پێوە نەبوو بە قایشێک بڵین ئەوە تونیانە کرد و لەگەڵ هینەکە لەبەریانە کرد دا کۆنی ژەڵێن دوو ڕێی هەیە لەسەر ستارخانی و مرادخانی من بەڕێی منەوەیە مرادخانی بە ناوی مرادی چوارەمەوە مرادی سوڵتانی عوسمانیەوە ناویان کردوتەوە ستارخانیش شارێکی ئوستراخانی پێڵێن لە رووسیا بەناوی بەڵام نەخێر
ستایلەکەی ستایلەکەی لەوەیە بەڵام قوماشەکەی لە وڵاتانەوە بوو باشە خایەتەکان دروستیانە کرد حوزە وشەکەی ناو بازاری سلێمانی بەڵێ ئەوەی سەژماوە ئیستەژماوە بەس حوزەکە وای بەس ئێستا زێڕنگەرەکان بەڵێ لە شوێنیان گرتوێتەوە لە سلێمانی ئەوە شوێنی ئەوە بوو شاڵوەم لە بەڵام زۆری ئەوانەی شاڵیان ئەدرو زۆری بانەیی بوون قوماش فۆڕەشەکانی سلێمانی زۆری بانەیی بوون من زۆریان ناسم ئیستەش نەوەکانیان بانەیەکان ئەنجا ڕێی دریشێ بۆ ستارخانی و مراتخانی من زۆر ئەوەم مەدڵنی ئەڵێن کەریمخانی زەند تەمەن پیاوێکی گەورەی هەموو ئێران و ناوچەکە بوو کە کورد بوو لەک بوو پیاوێکی عادل بوو ئەڵێ دوو کوڕەکانی حەز لە جلەکەن بۆیان بدرێ بۆ جەژن ئەنجا پێ بڵێ چێ باشە خەیات پێیانەوە دوو کەس هەیە مراد و ستار ئەوانە باشن جا بانیانەکە و جلەکان نرێنی مەناوی ئەوانەوە ناوبانی دەرز ئەنجا ژنانیش ژنانیش قوماش زۆر بوو جل زۆر بوو سەتەن زۆر بوو شاڵ زۆر بوو جورجێت زۆر بوو تێگەشتی ئەمان جلی کوردی لەبەرکراوە ئەو سابۆ ماڵیشەوە ئەنجا جلی کوردیش دوو جۆر بوو کەواکەی چۆن بوو ئەو سەما مەسا کەواکەی بە بەسیتی بۆ هاوین دروستیانە کرد تەنکتر بوو هیچ بڵین ئەمە چی پێڵێن بەشی ناوەی نەبزانام لۆکەیان تێکرد جارێ ئەویان نییە بڵین پارچە هەر پارچە قوماشەکە ئەو دیوی هیچی بەتانی و ئەملاولای پێوە نەبوو دروستیانە کرد بە لەشی ئەو کەسە دروست دەبوو ئەهاتەوە یەک وەکو ئێستا کەواکە پێڵەن بادینی ئەو شێوازە ئاهاتەوە یەک ئەمە دروست بۆ زستانیش ناوەکەیان پڕەکرد لە لۆکە لە بەشی ناوەوە یان بە جاو یان بە بلووری سپی بوو بەشی ناوەوەی وەکو لێفە ئەو بۆی ئەستور سەرمان ئیتر ژنانیش ئەوە پاشێ لێ کرد بڵێنەوە لە خوارەوە گیرفانەیەکچیوە زۆر جوان لیانە هات کە لە ڕسما بینی مۆلانێ بۆی بەسەن بۆی پیس نەبوو بێ لە کاتی ئیش لە کاتی ئیشا و هەر جوانیش بوو کەوایان لێ کرد ئەنجا کراسیش هەر بەم شێوەی ئیستا ئەو کراسە بەو شێوەیە بوو ئێستا من ژنان ئەیان درو لە ماڵە جلەکانی من سلێمانەیە ئەوە هێلەکیش ئەنجا یەلێکیش چۆن بوو لە وەڵەوە یەلێکیش لە زمانی ئینگلیزە شتێکیانە هێنا ئاوا درێژ بوو وەکو بڵێن قایشێک کون بوو لەم بەریشەوە دوگمەی پچکۆلی تیا بوو بە قوماشی دروستکرا بوو دوگمە و دۆڵاوی بانی سوڵمەی ئاڵ بۆ بەپەرژین لیمۆی پرتەخاڵەوە کۆنە ئەو شیارە جا دوگمە و دۆڵابە ئەوە بوو ئەویش لە دوایە باوی نەما مەز ئەو کەسە بە پێی توانای سەرچنگی خۆی ئاوا لە خوارەوەی بەسیزە جوان لە شولاری جوان تیا دەرەکەوت ئەوەش هەبوو ئەنجا لە دوای بوو بە ساڵتەش وا بوو لە نەخشی جوانیان تێ دروزە کرد لە لاکان ئەلیان چنی لەم لاشەوەیان چنی و لە بەرەکرا ئەوە جلی کوردی بوو بەڵام قوباشەکان من ئێستا نووسیومە لە کتێبەکەمان ئینشاڵڵا دەرەچێ چەند نەوع جورجێت و سەتەن و کەتان و شاڵ و گورونی گوڵوەقە و ئەم شتانە هەمووی ناوەکانم نووسیوە زۆر باشە ماوەستا زۆر باسی جلو بەرگوشتیشمان کە پێم خۆشەوە لە کۆتاییە باسێکی خواردنیش بکەین هەمیشە شاری سلێمانی بە خۆشخۆری ناسراوە مەسەرەن خواردنیان خۆش بووە دەساویان خۆش بووە بزانام ئەو خواردنانەی سەردەمی زوو زیاتر خوراون چی بوون دایمە شاری سلێمانیش بە کفتە ناسراوە بە کفتەی سابوونکەران بزانام کفتەی سابوونکەران لە چێوە هاتووە ئەڵێن کە کاتی خۆی لە گێڕانەوەی کتێبی سلێمانی لە بیرەوەریەکاندا کە عەباسی مەلا ئیبراهیمی حافظ نووسیوێتی خزمانە باشە ئەڵێ ئەو بەڕێزە کە لە
کتێبەکەیە لە بیرەوەریەکەیە باسی کفتەی سابوونکەرانی کردووە. بزانم کفتەی سابوونکەران لە چیەوە هاتووە، بزانم من شتێکم لەلایەکە لە بیرەوەریەکە نووسراوە کە کفتە کاتی خۆی بڵێن بە گۆشت کراوە کە گۆشتەکە ئەو ساوکویسە ئامێری قیمەکردن نەبووە، گۆشتەکە کراوە ناوە لەسەر تەختێ کراوە بە قیمە. دوای ئەو ئێسقانانی کە ماوەتەوە ئەو کەسانی کە سابوونیان دروست کردووە سوودیان لێ وەرگرتووە، ئێسقانەکان سوودیان لێ وەرگرتووە بۆ سابوون. ئەڵێ لەوانەیە بۆ چوونێ بێ، ئەڵێ کفتەی سابوونکەران لەو ناوەوە هاتووە. ئەگینا کفتە بڵێن لە هەموو شوێنێ هەر دروست کراوە ناو شاری سلێمانیە. کفتەی سابوونکەران بە تەواوی ناوانیە بۆ لە سلێمانیە. کفتەکەش تەبەن چۆن دروست کراوە وەکو ئیستا، بەڵام وەکو ئیستا نەبووە ئاوا برنج بە ئاسانی دەستکەوێ، برنجی دەرەوەش بێت. وەنی لە چلەکانە برنجیانێنا بەرازیلی بوو بۆر بوو، خەڵکی نێ خوارد، بەڵام نانچاری لە برسانە خەڵکی و گرانی زۆر بوو مەجبوریان خوارد. شەکریانێنا شەکری بەرازیلی بوو سوور بوو مەجبور خەڵگەی خوارد. ئەنجا ئەو برنجەش ئەبوایە کڕە بکرایە، هەمووی دوو ئاشە بوو لە سلێمانیە، ئاشی برنج کە کڕیانەکرد کە کرایەنەکرد برنج گرانەکەوت لەسەر خەڵکی، لەبەرەوە برنجی وردیانە هێنا بە دەستکەوانیان کوت لە دەستکەوانە ئەیان کوتا تقریبا نەرم ئەبوو، ورد ئەبوو، شێوەیەکی وەکو ئارد وەکو بڵێن هەویر لێ هات بۆ ئەوەی خۆی ڕابگرێت. ئەنجا بڵین گۆشتیان تێکەڵاوە کرد، ناوەکانیشان پڕە کرد لە کەرەوز و قیمە و بام و گوێز و کشمیش و لەگەڵ ئیتر جاری وا هەبوو داو دەرمانی هندیشیان تێکەڵاوە کرد. ئەنجا کەیان کوڵان تەمان کفتەی سابوونکەران وای لێ هاتوو خەڵکی بە شتیاقێکەوە بچایە باڵێکەوە کفتەیان بۆ دروستکردن، لەبەرەوە غەیری ئەوێ هیچ شوێنێکی تر ئەو ناوباغەی نەبوو وەکو هی سابوونکەران. مەشهور بوون ماڵەکانیش ئەو ژنانەی کە دروستیانە کرد، یعنی وایان لێکرد بود ناوبانیان نەبێ. بەڵام کە بڵێن ئێسقانەکەی من بۆ چوونی من وانییە، ئێسقانەکەی لەوانەیە پیان کرد بێتانە ئاوەکەیەوە بۆ ئەوەی ئاوەکە تامێک کفتەش تەمان ئاوەکەی دوو جۆرە کفتە، یان بە سڵق یان بە نۆک وانە. بەس کفتەی برنجەکە خۆی عادەتەن هەرە بڵێن بە سپی لێ نرێ، لەما خریا ساوەڕ پێیا گەنا لەوە پێشە نیانەکەن. ئەنجا لە کفتەکە ئەنجا بۆ ئەوەی ینی برین وانە بۆ ئێسقانەکە کە سابوون دروست کراوە، خایوانێکیان سەر بڕیوە هەرچی بەزەکەی هەیە نەک دووک خەڵگەی خوارد، یان کرد بە چزڵیک، یان کرد بە چزڵیک و فڵەنکی لەگەڵ چێشتا یان خوارد و یاپراخۆ لەگەڵ هەموو شتێکە، بەڵام بەزەکەی ناوسکیکە ئەی بەز ئەیان هێنا ئەو بەزە ئەیان لەگەڵ مادەیەکی سۆدیۆم نازان دەرمانەکان لە جۆ هێنا و چۆنیان دەزەکەوت ئەیان کوڵان 24 ساعت کە 24 ساعت کوڵا تێکەڵاوە بوو لەبێ مادەیەکی لنجی جوانی تیا دەرەچوو هەر تێکیان هەڵا ماوەی 24 ساعت. ئەنجا لە دوایان کردە سینیەکەوە، یا لە پێشا کەفەکەیانە کرد سەرکەفی ئەو سابوونە پیانە و سابوونی بەزی سابوونکەران. بەڵێ ئەوڵەن زۆر باشە ئەوە مەسەلەن بۆ ئەو کەسانی دەموچای زیبکەی پێوە بێ سەرکەفەکەی بەڵێ سەرکەفەکەی گران بوو، بەڵێ خەڵک بۆ گیانی پێشت ئیسفادەی لێ کرد. ئەنجا ئەیان کردە سینیەکەوە وەکو چۆن ئێستا هین دروستەکرێ لقومە قازی وڵانە ناهین لقوم هەرە دروستەکرێ و ئاوا بە چەقۆی برن و قاشقاشیەکەن قاشقاشێنەکە لە بیرمیە زۆری دوکانەکان ئاوا لە سەبەتەیەکە هەڵیان نابۆەوە هینان هەڵا بۆەوە زۆر باشە ئەیان فرۆش. چ خواردنێکی تر زۆر بەناوبانگ بە لە شاری سلێمانی ئەنجا بۆ ئەوەی لەسەر سابوونەکەش شتێ برین بۆ معلومات تەبان هەمە پیاوێکی گەورەی سلێمانی ئەمەی نووسیوەتەوە من لەوم وەرگرتووە ئیسە ناوەکی ناتەوە بیرم، پیاوێکی
زۆر بەناوبانگ و کورتپەروەەر بوو ئەم حقایەتی لەسەر سابنران ئەنجا لە دواییە دیایەکیان دەستکەوت لە کفری و لە سامەڕا و لە نزیک بەقاوە ئەو جیایانە هێنا ئەو گیان لە جیاتی ئەو سۆدیۆمە تێکڵاویانە کرد ئەبوو بێن هەتا لە سلێمانیە باوەڕەکەی هەبووە بە 500 تەن سابوونیان دروست کردووە نردویانە بۆ سنا بۆ کرماشان بۆ بەقا بۆ شوێنانی تر بەڵام لە 1940ەوە نەما سابوونیش نەما بەداخەوە ئەو سابوونێژ نەما مامۆستا من ئەمڕۆ تۆم زۆر ماندوو کرد هیچ ماندوو نابم ئەگەر بزانم مەسلحەتی میلەتەکەمی تایە و خەڵکی ئیسفادەی لێ ئەکا بەتاکی زانیاریی زۆر من بە هەموو توانامەوە هیچ هیلاک نابم تەمەند درێژ بی ئینشاڵڵاتەمان ئەمڕۆ یادگاری زۆر خۆشت بیرێناینەوە و یعنی زانیاریەکانی زۆر بەسوود بوو هەنێ شتە بوو کە ئێمە هەر نەمانزانیوە پێمان خۆش بوو کە ئەمڕۆ لە زاری تۆ گوێبیستی ئەم شتانە بووین زۆر سپاس دەکەین مامۆستا تەمەند درێژ بی ئینشاڵڵا من شتێکی ئەو تۆم نەما ئەگەر خۆش شتێکت ما بێ پێت خۆش بێ باسی وەڵڵا باسی ژیانی خۆشم طبعاً من ژیانی خۆم بە سیاسەتەوە خەریک کرد بەڵێ لە چواری پیداییەوە مێژووی ژیانی گەورە پیاوانی کورد بەخوێنەوە مێژووی کورد بەخوێنەوە لە 4 و 5 پیداییەوە من خەریک بووم هاتمە سەر سیاسەتیش لە سیاسەتا زۆر بە دڵسۆزی کردم و زۆر مامۆ بووم و مناڵەکانیشم تووشی ناڕەحەتی کرد شەوانە ڕۆژان هەبوو ئێمە لە دەژە نووسین بەردێک سەرینمان بوو دەربەدەر بووین 3000 ماڵم تاڵان کراوە لەلایەن حکوومەتی بەعسەوە دەربەدەر بووم لە شۆڕشە بەردەوام بووم لەگەڵیانە نەفی دیوانیە بووم 5 ساڵ لە زەمانی زەعیم سەدیقە من بووم ئەو کەسەی کە 5 مانگ لە حەبسخانەی ئینزیباتخانە لیان نام بەداخەوە بەڵێ لە دەرەژایی ژیانم 3000 ماڵەکەم تاڵان کراوە هەر بە تاڵانی بەعز بردوێتی هیچم نەماوەتەوە خانوم سەیارەم هەموو شتێکم بەڵام لەگەڵ ئەوە هەموو کاتێ ئەوەم پێخۆش بووە کە لە پێناوی میلەتەکەمە دڵم ئیسراحەت بێ خزمەتی میلەتەکەم کردووە دەرگایکم بە کەس نەگرتووە لە ژیانمە ئەمانە هەمووی کە سەرکردایەتی شۆڕشیان بەدەستێت لە پارتی و یەکێتی زۆرترینیان لەگەڵیانە تێپەڕ بووم و لەگەڵیشیانە خەباتم کردووە لە مستەوای ئەوانی شابووم بڵین وەکو بەڕێز کاک نەوشیروان وەکو جەمال عەبدوول وەکو زۆر کەسایەتی تر لەم وەزیرۆوانە هەمووی لەگەڵیانە بووم بەڵام مامۆستایەک بووم لە کەس نەنپاڕاومەتەوە دەرگام بە کەس نەگرتووە داوای ئەرزم لە کەس نەکردووە داوای مەعاشم لە کەس نەکردووە بە درێژایی ژیانم بە جهودی خۆم ژیان و دروست کردووەتەوە لە دوایەوەی کە ماڵیشم وێران بۆ و دەربەدەر بوو 5 ساڵ لە دیوانێ نەفی بووم لەگەڵ سەرکردانە مێژێکی پرشنگدارت بخۆین کە دۆ مامۆستا هەرەوەڵا ینی ئیسەکاڵی بن ئیسراحەتم لەوانەیە ئەوەتە ئیسە پەکم کەوتۆ بۆیە گەنا ئیسەش هەتا بتوانم لە ژیانە مابم و بیریشم وەکو خۆی مابێ ش دەنووسمەوە یادەوەری و مێژووی ئەو میلەتە بنووسمەوە ئەوە زۆر دڵم پێخۆشە لەبەرەوە باوەڕ قەتی لاکداب ئیسەش مامۆستام چەند ساڵ مامۆستام ئیستا هەموو تەقاعودێکەم 400,000 بەڵام زۆر دڵم پێخۆشە کە وەریەگرم ئەو ڕۆژە بەیانیە چم وەریەگرم ئیتر ئەو ڕۆژە وەکو شتێکی گەورم وەرگرت پێ ڕەفیقەکانیشم هەمووی 5-6 ملیۆن وەرەگرن بەڵام من قەناعەتم بە خەبات و پاچی خۆش بێ هەتا ئیستەیەکێ نەیتوانیوە یەک زەڕە پێم بڵێ ڕۆژە لە ڕۆژە تۆ لە مستەوایەکەوە یەکێتی مامۆستایانی کوردستان تۆیەکە بووی لە دامەزرێنەرانی ئەوە بەڵێ 4 کەس بووین ئەڕایەکی بوون لە دامەزرێن لەبەر ئەوە هیوا وایە ئێوەش سەرکەوتوو بن ئێوەش بە دڵسۆزی بتوانێت خزمەتی ئەو میلەتە بکەم و زۆر سوپاسی بەیانم بۆ ئێوەی بەڕێز زۆر سپاس مامۆستا یەکەیەکەتان
مەمنون بەناوی ئەوانیشەوە زۆر سوپاس دەکەین مەمنونم. پێش کۆتایی پرۆگرام پێم خۆشە سوپاسێکی هاوکارانم بکەم کوتاڵی مەرجان لە شاری هەولێر ئەمڕۆ سپۆنسەری جلوبەرکی منیان کردووە زۆر سوپاسیانەکەم سەردانی پیجەکەیان بکەن شتی زۆر جوانی لێیە هەروەها بەرگدووری سالی هەمیشە جوانترین بۆ من ئەدورێ دەست و چاوی خۆش بێ جلی کوردی جلی مۆدا هەموو بابەتەکان لای ئەو ئەدوریان دەستیان خۆش بێ و زۆر سوپاس بۆ مامۆستا باقی کە ناسرا بوو کە مامۆستا باقی محەممەد کە ناسرا بوو مامۆستا باقی ئەمڕۆ میوانی ئێمە بوو مامۆستایەکی دیێرینی شاری سلێمانی بوو سوپاس بۆ هاوکارانم تا پرۆگرامێکی ترە شاد بن خواتان لەگەڵ